بەداخەوە هەنێ گەنجە بینم بەگریانەوە ئەڵێ حەزم لە فڵان کەس بۆ نیانێڵاوە بیهێنم یا شووی پێ بکەم. منیش دەڵێم سەبر بگرە ئینشاءڵڵا لە بەهەشتا بە یەک دەگەن. لەوێ عورف و عادەت نییە. حەز لە چی بێ ئەوە هەیە. بۆی ڕوو دەکەمە هەموو باوکێکی دڵسۆز، هەموو برایەکە باوکی مردووە بۆتە وەلی ئەمری کچەکان، با لە خوا بترسن دڵی کچەکانتان مەئێشێنن، دڵیان مەشکێنن، حەزیان بە کەسێکە هاتۆتە داوای دای لە دەرگاکەی تۆی بە پیاو زانیوە بە دڵێتی ئەڵێ باوە شووی پێ یەکەم، کاکە شووی پێ یەکەم، دڵی مەشکێنە ئەزانی کەسێکی باشە، با خزمی تۆ نەبێ، با بێگانە بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح داهاتووە، ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس گوێ بگرن، ئەمە دینی خوایە. ئاخر ئەگە دینی خوا تەطبیق بکەین، کۆمۆنیستەکان و ملحیدەکان و بێدینەکان و علمانیەکان ناتوانن قسە بە ئیسلام بکەن، ناتوانن قسە بە ئیسلام بکەن ئەگەر بێت و ئێمە دینی خوا تەطبیق بکەین. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم پیاوێک دێتە خزمەتی، دەفەرمێ ئێمە کچێکی هەتیومان لایە، کچێکمان لایە هەتیوە، ئیتر بزانە کوڕە زایەتی کچە زایەتی چیەتی، هەتیوە و باوکی نەماوە، ئێمە بەخێومان کردووە. ئێستا کەسێک هاتۆتە داوای ئێمە بەدڵمانە، کەسێکی تریش هاتووە بەدڵمان نییە، یەکیان فەقیرە یەکیان دەوڵەمەنە، دوو داواکاری هەیە، ئەم ئافرەتە دوو داواکاری هەیە. ئێمە حەز دەکەین شوو بە دەوڵەمەنەکە بکە، ئەو حەزەکە شوو بە فەقیرەکە بکە. دڵ وەکو مێش وایە، ئەڕواتە بان شیرینی، ئەڕاتە بان پیسایش، دوو لە ڕێی بەڕێستە. ئێمە حەز دەکەین شوو بە دەوڵەمەنەکە بکە، ئەویش دەڵێ نە من شوو بە فەقیرەکە ئەکەم، فەقیرەکەم بەدڵە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی فەرموو؟ نەیفەرموو دەستان خۆش بێ ئەوەی خۆتان بەدڵتان هەر ئەو بکەن، ناوەڵڵا ئەو دینی خوا نییە، ئەوە دینی عەشایرە، دینی خوا نییە بە هیچ جۆرێک، ئەوە منهەجی خوا نییە، منهەجی پێغەمبەری خوا نییە صلی الله علیه وسلم. بۆیە وا قسە دەکەم چونکە گەنجێکی زۆر هەیە دڵی شکێنراوە، بە ئاواتی خۆی نەگەیشتووە، ئاواتیان خستە ژێرگڵەوە، بەس تەنها لە پێناو ئافرینێکە. بەڵێ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لم ير للمتحابين مثل النكاح، مادام ئەم دوو کەسە زۆر زۆر یەکتریان خۆشە واتە یەکتریان بەدڵە، هیچ حەلێک نییە ئیلا زەواج نەبێ. مادام ئەو ئافرەتە دەڵێ شوو بە فەقیرەکەکەم بیدە بە فەقیرەکە، ئەوەی ئەو بەدڵێتی بیدە بەوە، نەک ئەوەی کە خۆت بەدڵتە. ئەوە دینی خوایە. ئەگەر دینی خوا تەطبیق بکرێ، هیچ ملحیدێک بۆی نەدەم درێژی بکات.